بێخۆت لە نێو ئەدەبیاتی کوردیدا بە شاعیری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناوی دەرکردووە و ناسراوە. قوربانی ئەو خودایە کە دوڕێکی وایەتیم بۆ شەوچرای ئێمە لە ماهوولەتینەکە ئیحیای مەسیح ئەگەر نەفەسێ بوو جەنابی ئەم تا ڕۆژی یەومە یونفەخو ئیحیای دینەکە حەسان بە یادی قامەتی مەوزونی ئێستەکەش گەر تێبگەی لە مەسرعی ئاهوو ئەنینەکە چۆن ختمی نعتی ئەو بە منەکرێکەوە خوا هەر بەو ڕەسوولە ختمی هەموو مرسەلینەکە. شعر لە ڕاستیە ئەزمون دەربڕینی ئەزمونێکی دەرونی و باڵتینی شاعرە کە بۆی دروست ئەبێ بە شێوەیەکی کاریگەر گزارشتی لێواکە بێخود چونکە سەر بەو مەدرسە عیرفانیەیە ژیانی خۆی مەحەبەتی خۆی گەیشتۆتە ئەوەی کە تەرخان کا بۆ بڵاوکردنەوەی گۆشەنیگا و تەجربەی باڵتینی خۆی لەگەڵ ڕۆحی پێغەمبەر صلی الله تا گیان دانەنەی تا گیانی خۆت نەخەیتە مامەڵە ناگەی بەوەی کە مەدحی پێغەمبەر بکەی صلی الله چونکە چۆن ڕوودی ئەگەر پەیڕەوی لە پێغەمبەر نەکەی مەدحی پێغەمبەر کاتێکە بێخود دەگاتە خاڵی حەقیقەت و یەقین کە خواناسی و خۆشەویستی خوایە بۆچی دواتر شۆڕە بێتەوە بۆ هاوڵانی پێغەمبەری خوا بێ زاراوەی عیرفانی بزانی بەچی معناکرێ لێو کینایە لە قسە لە کەلام کاتێک کە باسی لێوی شیرینەکە مەبەسی کەلامی شیرینی خوایە. خاڵ ڕەمزە بۆ وەحدانیەت و وەحدەت و یەکبوون، زۆڵف ڕەمزە بۆ عەدەم، ڕوو ڕەمزە بۆ وجود، چاو ڕەمزە بۆ لوتف.